لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دوایین دەرفەتەکانی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە کۆتا ئەڵقا یاخود لە کۆتا بەرنامەی ئێوارانی ڕەمەزان جگای با بڵم جۆرێک لە نیگەرانیە یاخۆت با بڵم جۆرێک لە مەحزونیم هەیە کە دەزانم ئەبێ بەجێتان بێڵم خۆشەویستان هەموو شتێک کە سەرەتا هەبوو دیارە کۆتاییشی هەیە سروشتی دنیا بەم شێوەیە بۆیە ئەمڕۆ من ئەم ئێوارەیە کۆتا بەرنامەی ئێوارانی ڕەمەزانتان پێشکەشەکەم تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا ئەوەی کە پێشکەشمان کردن یەکەم لە میزانی حەزسەناتی ئێمە خوای گەورە بە چاکەلەی وەرگرت بین و پاشان ئێوەش لێ ڕازی بوو بن و توانی بێتمان خزمەتێکی ئێوەی خۆشەویستمان کردبێ سوپاسی ئەو گوندنشینە ئازیزانەکەم و گوندنشینە دڵپاکانەی کە ئەچوینە هەر ناوچەیەک ڕزێکی زۆریان لێگرتین بەڕاستی هێشتا گوندنشینەکانمان ئەو عەزم و کەرەمەیان ماوە کە پێی مەشهورن لە لادێکانە ئەویش کە ئەوەیە کە میوان نەوازشن بۆیە ئێمە زۆر لیان ڕازی بوون تەمەناوەکەم کە ئینشاڵڵا ئەوانیش ڕازی بن خۆشەویستانی من ئەم ئێوارەیە کۆتا ئەڵقەی بەرنامەی ئێوارانتان لە گوندی قارەمان پێشکەشەکەم لە ناوچەی قەرەداخ قارەمان هەر بخۆی سەر بە قەزای قەرەداخە و دەور و پشتی بە کێ و قەتپاڵ و درەخت و هەروە چۆنەڵی دار و نزار گیراوە و دێشی تا بڵێ ئارامە و هەروەها ناوچەکەش ناوچەیەکی خۆشە ڕەنگە بۆ هەندێکتان ئاشنا بێ بەڵام ئەم ئێوارەیە فەرمووتانەکەین داوەتانەکەین کە لەگەڵ ئێمە بێن بۆ گوندی قارەمان و ئەم ئێوارەیە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان لەوەیە فەرموو با بچین بۆ ناو گوند کاک محەممەد لە هەندە شوێنەڵەن مختار لە هەندە شوێنەڵەن کوێخا لە هەندە شوێنەڵەن ئەنجومەن تۆ کامیانی وەڵام مختارم مختاری بەڵێ مۆرم هەیە مۆرت هەیە بەڵێ ئیشی مختار چییە؟ وەڵا ئیشی مختار ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر داواکاریی خەڵکی دیەکە بوو خوانە خواستە شێغ ڕووبە یان خەڵکە هەر شتێکی هەبێت تۆ وەکو نوێنەرێکی ئەو خەڵکە باشە بچی بەدەمێن چەند ساڵە مختاری من تقریبا بخۆی بۆ 4 ساڵە ئیم ساڵ دەست بەکار بووم ئەم ساڵ بەڵێ باشە دێ قارەمان چەند ماڵە تقریبا وەکو دانیشتوو کە بڵێن لێرە دانیشت بێ مەبەسم خانووەوە وەکو خانوو زۆرە بەخوالەوە چێ 25 ئاوا زیاترە لەو دەورا بێ باشە ئەی چەند نفوسی تیاژی چەند سەر خێزانە مەسەلەن بڵێ ئەوەی کە دانیشتوو بێ لەوە ئەچێ 50-60 کەسێکی ئاواتیا بێت باشە ژیانی ئێرە لەسەر چییە؟ زۆری لەسەر ئاژەڵداری و فەلاعەتیە ئاژەڵداری فەلاح بەڵێ ئەوەشی زەوزارتانەوە نەهەیە لەخوا بەزیابێ زەویزارمان هەیە بەس چۆن لا ئێمە دەوەن و شتی لێ لەبەر ئەوە زۆر هینیە غاباتیش نایە لە دارەکان هەڵکەنیت و فەلاعەت و ئەگەر هەبێ هەر ئەم دەوری گوندەکەمانە باشە ئەی دراوسێ دیەکانتان کوێ دراوسێ دیەکانمان لەم سەرەوە تیمارە و لێرەوەمان باخانە و لە خوارەوەمان بانی خێڵانە و سوێراوایە و ئاوا تەمان سەر بە ناحیە قەرەداخەوە نیە سەر بە قەزای قەرەداخین ئەی ناحێتان نییە ناحێمان نییەوە سەوسۆ ناسە ناحەیە زۆر باشە تا چەندەیەکە بێ مشکلێ حەمد و سەنا بۆ خوا لەوە چێ لە قەزای قەراخە کەم دێهێت لە ناو 84 دێشتێکی وایە هیچ دێک وە قارمانی لا ئێمە بێ مشکلە نییە لەخوا بەزیابێ هەتا ئێستا لە قەدیمیشەوە باوەڕ ناکەم شتێکی وا چوو بێتە ناو قەزای قەراخ کە خەڵک پێی بزانێت و کۆمەڵە شتێ بێ هەر چیەک بووە ئاوا شتێ بۆ لەخوا بەزیابێ پیاوانی خۆمان
چارەسەریان کردو و بەبێ باشە دەرچوو حتمما ئێوە مەرعی باشتان هەیە لەخوا بەزیابێ لەسەر مەرعە لەگەڵ دراوسێدیەکانتان نابن بە مشکل ناو هەمووی وەکو براوان بێکەوە بەس جاری وا هەیە بۆ نمونە دەیەکی وا هەیە یەکێکی بێگانە ئەهێنێت یەتە سنوورەکەمانە ئێمەش تەبلیغەکەین ئەگەر هەر قسەینە ئێمە بۆن قانون هەیە چین بە قانون لێ تەلەفۆنی بکەن ڕاستپێنی ئێمە سنووری بێ دیاری زۆر باشە ئەم ساڵنا بە ساڵانی ڕابردوو خەڵک بۆ گەشت و بۆ سەیران و ئەوانە زۆرە هاتە نزیکتان لەخوا بەزیێ ئەوانش زیانی پێ ناگەن نەوەڵا لەخوا بەزیابێ هیچی کێشەیەکی نەبوو هیچ نەوەڵە دەخوای گەورە مەفەقتان کە لە خزمەتانە یاخوا بەخێر بەسەر چاو لە خزمەتانە یاخوا بەخێر بەسەر چاو وڵایەت گەرمە و ڕەمەزانە و ئارە وەڵا یاخوا بەخێر بەسەر چاوەکان ڕاست ئەم ئاخری و ئۆخری ڕەمەزانە گەرم بوو بەس پێشتر فێنێک بەحەتمەن دوو ڕۆژە بێم منوەکو خۆم توانیمە بێ ئەینا لەوە پێشکێشە منە بۆ هیچ شتێک دەخوا مەفەقتان یاخوا بەخێر بەسەر چاو ڕێسانە یاخوا بەخێر السلام عليكم دا سعدة عليك السلام ورحمة الله يا أخوة بخير بيسرة وتعوانا خوالي الرازي بي سپاس دەکەین بەخێراتنی خۆتان و کەناڵەکەتان سپاس دەکەین تەسبیحێکی شینی جوانیش لە ملایە مە حتمەن بۆ لا إله إلا الله واستغفر الله والله إن شاء الله خوا قبولی کا لێت إن شاء الله لەگەڵ ڕۆژوان چۆنی والله سپاس بۆ خوا زۆر باش الحمد لله الحمد لله دڵم نایات باسی تەمەنت لێ بپرسم بەڵام تەمەنت چەندە والله تەمەنم لەوانەیە ساڵم تەواو کرد بێ چەند ساڵ ئای ساڵم لە دەست خوا بڕی بێ عەرەبی یاخوا تەمەن درێژ بی یاخوا تەمەن درێژ بی با بزانم لەو تەمەنێک کە کردوتە ڕازی بەخوا هەتا حەدێ لە نیوێ ڕازی و لە نیوەشی ناڕازی ئەو نیوەیە مەسەلە کوێرەوەری و زەحمەتە کوێرەوەری و زەحمەت و سکسوتان و داماوی و ترەوانم بەسەر هاتووە وەڵا جەرگ سووتان زەحمەتە بەخوایتە ناشکری خوا ناڵێم ئەلم دوایە تۆزێ خۆشیم بوو خوای لە چاکی باڵم کوڕەکەم بوو بە قوربانی ئێوە یا ڕەبی خوای گەورە هێزی لێ بڕی یاخوا خوای گەورە سێبوری و با بزانم لەکەیەوە لە قارەمانی تۆ والله من هەر خۆم ئەسڵان خاستان خەڵکی ئەم دێم و لەم دەیا پێکات و ینی لەم دیا لە دایک بەڵێ لەم دێ لەم دێشە شوت لەم دێ شاشوم کردو ئەرەخوای گەورە سەلامەتیتان ئینشاءالله تۆزێک باسی قەدیمان بۆ بکە بابزانین ژیانی قارەمان ئەو کاتە لەسەر چی بوو من باسی 20 ساڵ لەمەوە پێش ناکەم زیاتر پێش لە سەردەم باس و ئەوانەیە والله ئیتر لە سەدەمی بەعساوە ڕەزالەتێکی زۆرمان بینی و خۆ دەزانی ئەو خەڵکە زۆر بێوەعز بوو ئیتر ئەم دێژدەیەکی فەقیر بووە هەر خەریکی کشت و کاڵ و دەغڵ و دان و حیوان ناری و چێواری و ئەمانەمان کردووە بۆ خۆمان و سەری خۆمان کەس گرتووە باشە بەڵام ئەم دێ ئێمان لەخوا بە زیابێ پیاوی پیاوانەی زۆر پیاوی وەک ئەشرەف قارەمانی تیاڵکەوتووە پیاوی وەک سەربەست قارەمانی تیاڵکەوتووە پیاوی وەک کوڕەکانی خاڵە شرەفی تیاڵکەوتووە پیاوی وەک عومەری عەلیتی هەڵکەوتووە هەموو ئەوانە دەستڕۆی و بنوشک و جاش و جروش بە نەبووە بەس هەر خەریکی دامایی و فەقیری ماڵی خۆمانی و بەڵێ بڕێکیشمان هەستاون بە خەباتکردن لە پێناوی ئەم وڵاتە خەباتیان کردووە بەڵام خەباتەکەشمان ناشکوری ناڵێم وا جارێ سفرە خوازیروی کاتەوە ئینشاءالله با بزانم ئەو کاتە ئێوە چیتانە کرد لە دانەوێڵا گەنم و جۆ ئەی زرعات بۆ نمونە ئاوتانەوەندا هەبوو زرعات وشتی پێ بکەن بەڵێ تووتنمانە کرد لەم دەشتا زەرعاتمان بۆ نۆکمان کردووە گەنممان کردووە ئیترم شتانەمان کرد ڕشکە و شمریمانە کرد جوۆمانە کرد باشە پەیوەندی کۆمەڵاتی ئەوانە ئەو کاتە باسی ئەوە نیە هەر یەکە مەسەلەن یارمەتی ئەوێدا دەستاوێ کرد شتێ کرد ئەلەم دەیا چۆن بوو ئەوە بەڵێ ئەوە هەر بووە لە هەموو لە بنی دنیا دروست بوو ئەوانە بۆ یارمەتی گە لە هەرەوە زیپیاڵێن ئێمە یارمەتی دراوسەکەمان ناوە دراوسەکان یارمەتی یەکتریان ناو هەموو یارمەتی یەکمان ناو بۆ کێشە بۆ داس و درە و بۆ خەرمان هەڵگرتن بۆ کاکێشان باشە با بزانم ئەی دینداری قەدیم باشتر بوو یای ئێستا وەڵا سوپاس بۆ خوا لە قەدیم و لێستا ئێمە دینداریمان باش بوو با و باپیر و خاڵۆگەلم هەمووی بانگ و سەڵاوەر بوون بانگەر بوون بە ڕۆژوو بوون باوکی ئەم شێرە کوڕە ئەوی پێشمەرگە بوون بە پۆستاڵەوە نوێژم کردووە ڕۆڵە ڕۆژم گرتووە ڕاستە بەس قەدیم شتێکی تریش هەبوو ینی ئەوەی کە جەنابەت باسر کرد ئەو کەسایەتیە جاری وا بوو لە گوندێکا چەند کەسایەتێکی لێ بۆ ڕەنگە هەر کەسایەتێکی لێ بوو بێ جاو کەسە جاری وا هەبووە ئاو هات وەستاوە با ئەو بڵێن خەڵک ئەوە شەرمی لێ کردووە یعنی بە تەنها کەسێک
حکمی دیەکەی کردووە نەیهێشتووە مەسەلەن بۆن منە خەڵک تووشی کێشە ببن نەیهێشتووە کوڕ و کاڵ مەسەلەن ئاوەژاوە دروستکەن لە دێ قارەمانیش حتمما لەو کەسانی لێ سپاس بۆ خوا لە گوندی قارەمانە لەخوا بە زیابیاتای سەسەر یەکێکی نەشکانوە دەمەقڕە بۆ دەنکە دەنکە لەسەر ئاو و لەسەر وڵاخ و لەسەر حیوان و خەڵک چۆ دەغڵی چۆتە دەغڵودانی خەڵکەوە بەڵام سپاس بۆ خەقینە بەرایەتیمانتیان هەبوو کەسایەتیمان بۆ هەموو کەسیەکین لەخوا بە زیابی الحەمدولله ماندوومان کردی دەستی خۆش بێ و بەخێر بێن سەر چاوم و سپاسی خۆتان و کەناڵەکەتان تەسبیحەکەمان لە ملتا بینی دڵمان پێت خۆش بوو دەیخوا هەر لە خۆشییا بن و خوای گەورە ئێوەش بیەوەی کاو سەرکەوتوتان کایشەڵا ئەم دنیایەمان بۆ باشکا بۆ خاتری عەزەمەتی خۆی ئەم بەرە جەژنانی ئیسماعیل پێغەمبەرە بۆ ئەم کوڕ و کاڵ و گەنجانە خوا وڵاتمان ئاوەدان کا و سەربەست و خوا ئێوەش بێەوەی کاو لەشتان ساخکە و خوا ڕزقی هەموو لایە با خوای گەورە لەم تەنگانە و ناڕەحەتیە زوربەی خەڵگەڵێ ناڕەحەتم و نیمە و ئەمە خوا خەڵک ڕزگار ئیتر مەشە موار بە تەمای خۆی ئارەوەڵا خۆی گەورە لە هەموو لای ڕازی بێەوە منش خۆشحاڵم بەهاتنی ئێوە بەخێر بێن سەر چام ئەی دەفەر بە ماڵ نەوێرانە بە تەما ببرێ باوسم چایەکی قەیناکە ڕەمەزانەکە دەی ئەوە پەیوەندی بە خوڵق و خۆتەوە ڕەمەزان ئینشاڵڵا لە خزمەتتانە کاکە وەرن وەڵی چاتان بۆ لێنێ منانتان بۆکەم بە دڵی خۆتان لە خزمەتتانە سپاس دەکەین سەلامەت خوا لێ ڕازی بێت سپاس دەکەین سەلامەت بنە ئافرین دا ئێوەشی تیا بن خۆ دەی وەرن ئادی بازانم تۆ ناو چییە؟ سانیا سانیاوە چی خۆیت؟ فەریکەنۆک بە فەریکەنۆک ناشکێ ڕۆژوەکە وانە؟ نانا ناشکێ قەی ناکە ئەی تۆ چۆنیت؟ تۆ ناو چییە؟ ئامێس ئەو ناو خۆشە و لەکوێ بووە؟ چێ ناوی تو ناوە دایکە یا باوکە؟ پێم بڵێ ئەمە چییە؟ ئەمە زێڕە؟ زەردە ئافرین زۆر جوانە بەس ئەی ئەم کاکەیمان ناوی چییە؟ مالیک چۆنی؟ باشی کاکە مالیک بەڵێ ئافرین تۆ ناو چییە؟ مەیلی کوڕوەڵا ناوەکانتان زۆر خۆشە مەیلی ناوی تۆ زۆر خۆشە ماشەڵڵا ئەی تۆ ناو چییە؟ کاک یوسف ماشەڵڵا یوسف زۆر جوانە ئەی تۆ؟ کاک ئەیوب ئافرین کاک ئەیوب کاک ئەیوب لەمانە کامە دەوێ ئەو زۆر خۆشە تۆشەوە دەوێ ئەی بابزانم تۆ ئەوە بۆ تۆ ئەوە بۆ تۆ ئافرین دەی باشە ئەوەش بە ئەو ئێوەش حەستان لەوەیە یا حەستان لەمەیە ها دەی خوا ئەوە بۆ تۆ باشە دەستان خۆش بێ دەی خوافیز تا بە قوربانم ئەوە بۆ تۆ السلام عليكم چۆنی کاگە حەمەدە باشی بەزت چۆنە شکر باشی چاچی سپاس دەکەین سەلامەتی مەمنونی سپاس دەکەین دەنگ و باسی تۆ چاچی لەکوێیەوە وڵا هەر لە ماڵەوە بوو خوا دەی مۆفەق بیاخوا سەلامەت بیاخوا خۆ ڕەمەزانە وەختی هیچ نییە و نەوە ئاخر لەوێ جێوشیان داخستۆ فاروق باشە داژە نشین بەڵام باجارە هێندە قسە بکەیت یاخوا بەخێر قوربان سوپاس دەکەین دەفتەرێکت بەدەستوێ نازانم دەفتەرەکەی چییە وەڵا دەفتەری شیعرە شعر جەنابە شاعریش خوا باسێرێکی بکەم وڵا تەماشای کرد مامۆستاکیان
جا من ئەبێ عینەکیش لە چاو بکەم نازانم تۆ ژوای یان نا خامە چاوم باش نییە تۆش چاوت باش نییە هەروەڵا ئەی عینەکەت نییە عینەکەم هەی بەس لە بیرم نەوە بێنم ئەوە چاخۆ گەرەسامە بڵێن شتێکمان بۆ بخوێنەوە لەبەرتە بالێ هەروەڵا ئەی ئەمە دەسوخەتی کێیە ئەوە کوڕەزایەکم هی ئەوە تەلبەی جامیع بوو هەروەڵا جوان دەست ئەڵێ زۆرم خۆش ئەوەی گوڵە باخی جوان بالێ گوڵی ناسپەروەر شۆخ و میهرەبان ئەمە مەبەست لەگەڵ چێتە لەگە خۆشەویستێکە جوانە بالێ خوێنەرەوە ئەحمەد قارەمانی ینی تۆ نازناوت نییە بالێ بالێ ئەحمە قارەمانی ئەها قارەمانی بۆ تۆ بۆ بە نازناو بالێ بالێ باشە با بزانم لە کەیەوە شعرە نووسی وڵات تقریبا لەکەیەوە وازم ساڵێکیان لای ترەزەی تا بینی سێراوە ترەزێدا لەوە درەومانە کرد پێشمەکە هاتن شەڕیان کرد ئەلەوێ یەکیان برینار بوو بەڵێ ئەلەو هاتەوە شعرم بە و هیناوت ینی بۆ خۆشەویستی بۆ نیشتیمان و بۆ پێشمەرگە و ئەوانە بووە بە هەوێنی بۆ شعرەکان مامەستا پێشمەگە لە ماری منا دروست بووە پێشمەگە یەکێتی نیشتمانی کوردستان لە هەفتا و شەشە مەرازم جوامێر و ماحەمەین پۆڵە واتە شۆڕشی نوێ لە ماڵی توە بەە سێ پێش باش ئەگەر بپرسم بزانم ئاوریان لێ داویتەوە پاداشتیان دایتەوە ناوەڵا ناوەڵا ئەرزێکیان ناوە پێوتە لەوە زیاتر یەک دینارم نییە ئەوە ئەرەوەڵا ئەی حەقی خۆش حەق نەبوو موچەیەکیش دەبێت وڵی مامەسا ئەوەی کە هەتاکو و ئەنفالەکە جاش بووە هەتا ئینتیفازەکە ئەوە شتیان بۆ کردووە ئەرەوەڵا باشە یەک دینارمانیە لەلایەنەوە جەنابەت بیستمە تۆش ئێکێکی لە کەسایەتەکانی قارەمان بەڵێ ئێمە بەتەما شتمان کوردایەتیمان نەکردو لەبەر خاتی خاجی کوردستان و قەومیەتی کورد ئێمە خەبات ئەزانی چی ئەحمەد ئەڵێ ئەگەر برسیمان بوو هەمومان بەیەکەوە سەبرەگرین بەڵام ئەگەر هەمان بوو هەمومان بەیەکەوەی خۆی ئەی حەقی خۆمان نیێستەوە بەرەوەڵا خۆ من حەزم لێ نییە بەرنامەکە بچێتەوە سەر سیاست بەڵام ڕاستەکەی با بچێتەوە سەر شعرەکان حەزەکەی شعرێکمان بۆ بخوێنیتەوە والله بۆتانە خوێنمەوە بەز من حەزمە کرد بڵێم بە کامێرەکەنە بە هەموو شعرەکان بۆ خوێنێتەوە کامەت هەڵب سنگانێکە باشە ئەوە تیم کرد تۆ شعرێکمان بۆ بخوێنەرەوە لەوەی کە بۆ خۆت بەلاتەوە زۆر جوان وەڵام بەسەر ئەنفالە تقریبا سێ پارچە شعرم هەیە هەچەنە من پێم خۆش بوو شتێک هەبوایە ئەگەر مەسەرن تۆزە خۆش بواە بە کوردەکەی ئەوەنە تراژیدی و مەرگە سات و ئەوانەی لەبیر نهێنانی تۆ مادام بۆ خۆت حەزەکەی ئەومان بەخوا لە بیر هێنێتەوە من پار و پیرار بکە حکومەت ئەوەنە بۆ هجی مێنالی کەرکووک وانە بوو ینی چاوم ئەمەلیات کرد پیاوێ ها بۆ لام خەڵکی زۆر گوێز بوو کە ئەم شیعرم بۆ خوێن و دەست کرد بە گریان ئەرەوەڵا ئەلێ شەوێکیان کەوتمە ناو بەحری خەیاڵ بیرم کردەوە لە ژینی کوردان سرم سۆر ئەما لە کاری یەزدان خوێنم هاتە کۆڵ دڵ هاتە گریان فرمێسکم ئەرژان بە وێنەی باران وتم ئەی دڵە ڕەشی بێنیشان بۆ هاتوویتە جۆش وا دەیکەی گریان هەر بە وێنەی شێت ڕوود کرد لە کێوان لە قوڵپی گریان دڵ هاتە وەڵام ئاوڕی لێدامەوە وتی ماڵ وێران بۆ تۆ نازانی بە حاڵ نیشتمان خانەقی و کەرکووک شاری سلێمانی هەموو کوردستان وا چۆڵ ئەکرێ بە فەرمان بەعسی ئەفرەقی شەیتان کاتێک ئەوەم بیست تا سامۆ بەشین بێهۆر بووم کەوتم لەسەر ڕووی زەمین دەستم کرد بەشین گریان و زاری هاوارم ئەکرد بە بێقەراری وتم خوایە گیان دەستم بەدامان خۆت ڕەحم بکە بە گەلی کوردان بۆچی گەلی کورد لە هەر پێنج داوە وێڵ و سەرگەردان دیل و داماوە بۆچی گەلی کورد هەر وەکو گەلان نەبوون بە خاوەن خاک و نیشتمان بۆچی گەلی کورد لەسەر ڕووی جیهان بێبەش بن لە زمان کرماج و سۆران بۆچی گەلی کورد لە گەشتوی سەیران بێبەش بن لە ژین تا ئاخر زەمان بۆچی گەلی کورد ئەنفال کراوە بڵێن پێم بڵێن کێ فتوای داوە ئەوەی فتوایدا کافر و بێدینە نەفرەت لە زاڵمان لەم سەر زەمینە ئەحمەد بۆ کوردان دڵی غەمینە چۆنی داژان باشی مەشغوڵی چی نزیکی ئێوارەیە وڵا خەریکی چێژ لێنە یاخواخوا مۆفەقەتکە هینی ڕەمەزانە بێت تۆزە زووتر لێنێ چۆنە هەر بە دار چێژ لێنێ وڵی خۆم حەزم لێتی بە وڵی ماشەڵڵا جوانە زۆر جوانە حتممە چێشتی دارش خۆشترە تۆزە دووکەڵەکەشی تێچێ ئەوە بۆ خۆشە بێت باشە بەچیەوە مەشغوڵی ڕۆژانە چیەکەیت وڵی خەریکی چێژ لێنان و حاجەشتن و حیوان شیرڵان و حیوانتانەیە وڵا مانگامان ڕەشەوڵاق بە عام ئێستا دیەکان ڕەشەوڵاق مناڵمان لا نییە ویترار خۆ بەخوا بێ مناڵ هین ناکرێت ینی
ئەبێ شوان بگری شوانیش ناگیرێت ئەرە وڵای تو خۆشم دەستم شکاوە دوو لە ڕووتانی خێر بەچی وەڵا ئەلوا کەوتم ماشاء الله ئەرە ماشاء الله وەڵا. بەس ماڵەکەتان ماشاءالله زۆر خۆشە ئەم کورە. هینانەی تیاماوە نازانم جا ئیترتان کردووە لەسەرەوەیان نە بەخوا هەر خانۆ کۆنەکانی زووە هەر لەسەر ڕووخاوەکە کردمانەوە ئاها ئەرە وەڵا. لەوێ کردوتان ئەرە وەڵا ئەو دارە حتما ئەرە وەڵا چاکمان نەکرد زۆر باشە من ئەمەم بە مەقاڵی زانین نازان باتە وەڵا مقاڵیە مەقاڵی ئەمە پشکۆی تیەکەی و کەتری خێسەر هی دوو تاکیشم کردبووی تر بەس ئێستا وڵا ئەمە جوانە ئەمە جوانە ئەمە کەتری خێسەر یا قام لەمە شت وەڵا قۆری 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 و کتری قۆری و کتری ئەرە وەڵا. وڵا دەست خۆش بێشتێکی سەر جوانە خۆشبێشت. ئەی ئەڵەی دەمێکیشت پێ نەکردووە کورەرە بەخوا زۆر ئێستا گەرمە بەعمل نایە ئەها مە بۆ زستان باڵێ زۆر باش یان کە دوور بیت پشکۆکەیە نیتە لای خۆ ئەمە تەبان بە قوڕ دروست کردووە باڵێ باشە تەمەم قوڕەکایتیایە باڵێ ئەی باشە پێچێ مادەم ئەمە ئازانیت پێچێ هینیش بزانیت گۆزە و تەنور و ئەو شتانە وڵای تەنووری شەکەمەرەوە تەنوری شەکەیت باڵێ ئێستا بە خۆتان تەنورتان هەیە باڵێ لە دەرەوەیە بەس کڕیومانەوە خوایستا بۆم ناشێ لێرە قوڕەکەی ئەها قوڕەکەی ئەنە تۆ تەنووری- بیبێژیتەوە باڵێ. ئەجا جوانبی خوسێنیت و ئەرە وەڵا. دەی دەستەکانی خۆش بێ قوربانی من بێ. یاخوا دەستان بەساق. خۆش بێ. خی گەورە تاعات و عیبادەتان قبولکە انشاءالله لە ئاخر و ئەخیرەکانی ڕەمەزانین جنابشتان انشاءالله سپاس دەکەین أخوة بيبي. کاک فاروق ئەم دەیە مێژووی ئاوەدانکردنەوەی دیارە پێشەکی بە خێراتتانەکەین زۆر سپاس بۆ ئەم ئەرکێکی شاوتانە سپاس. ئەمڕۆ تەشریفتان هێناوە بۆ قارەمان طبعا معلومی جەنابتە لە هەموو شوێنێک کە دیراسە ئەکرێت لەسەر شتە کۆنەکان دیراسە ئەکرێ مثلەن ئەوە سەیری میسڕکە یان هەر شوێنێ ئەو کەسانی کە خەبیرن لە مەسلەی کەلەپور و ئەوانە لەسەر مەسلەی شتی کۆن دیراسە ئەکەن یعنی شتێک نییە بە تهدید بڵێ ئەمە ئەوە 1000 ساڵە یان ئەوە 100 ساڵە ئەم دی ئێمەش معلومی ئەم پیاوە بە ڕێزانەیە کە طبعا دیەکە ئەوەنی ئێمە ئاگامان لێبێ هەتا سی ماڵێک بووە بەڵام زۆر شوێنی کۆنی تایە یعنی حتا تقریبا 600 متر خواردیەکەمان شوێنێکی تێ ئاساری دەیەکی کۆنە هەتا ئێستا شوێنی مزگەوتە کۆنەکە کە هەر بە مزگەوتە کۆنەکە ناسراوە ماوە ئاساری مەسەرەن گۆزە و سەبیل و تەنور و شوێنی خان و ئەمانە هەمووی تیاماوە ئەنج تقریبا کۆمەڵی قەبرسانی تایە هەتا ئەو شوێنەی کە دەیەکی کۆنە دوو قەبرسان بەرامبەرێتی لە دووری 300 مترەوە تقریبا زیاتر لە 6 قەبرسان لە ئەطرافی ئەم دیا هەیە يعني لە باکووری دیەکەمان بە ئیتیجاهی زەرگوێچکم ئێمە قارەمان مووقعەکەی کەوتوێتە وەسەتی قەراخەوە کەوتوتە وەسەتی قەراخەوە لە دراوسی دیەکانمان ئەو دیانی ئەو دیوی شارە زۆر بن بە دراوسی ئەمە وەکو زەرگوێز و 120 ئەوانە یعنی هەتا قەبرسانی لێ پێڵین شخصی زەرگوێز چەندین قەبرسانی کۆنی لێ بەو حکومە یعنی ئەم دێ ئەتوانم بڵێم دەیەکی کۆنە باشە ئاستی ئاوەدانی ئێستای بەڵێ لەگەڵ ئەوەی بەر لەوەی کە بەعز بیڕوخێن و بیسووتێنێ ئاوەدانیەکان پێشتر زۆرتر بووە ئێستا پێشتر زۆرتر بووە زۆرتر بوو بەڵێ هەتا ئێمە ئێستا من لەم کامێرێشەوە گلەیەک ئەەکەم بەڕاستی یعنی تاکە دەیەکین لەگەڵ گوندی ولیانە کە جادەی قیرمان بۆ نهاتووە یعنی کە سەردەمێکی زۆریش مەسەرەن مدیرناحی ئەم ناوچەیە کاکەمال بوو کە خزمی خۆمانە یعنی 1600 متر جادەکەەوە دوورین لە 2016ەوە خەریکی معاملاتێکین هەموو ڕێکارەکانی تەواو کردووە کەس بەدەمانەوە نهاتووە و لە زمانی زووە مەکتەبمان هەبووە لە زمانی زوو ئاو هەبووە و ئیستا چۆڵترا هیچ ئاوەدانێکی پێوە دیار نییە کاتی خۆی ئاوەدانتر بووە کاک فاروق چێ و شاخ و هین دەورەی یاوە حەزەکەم ناوی هەندێک لەو لوتکە شاخ و چێ و شتانم پێ بڵێ ئەگەر طبعا ئەم شاخە بۆ معلومی جەنابەت کە لە بینی ئێمە و شارە زورایە ئەمە شاخێکی معروفە کە بێوترێ بەرانان ئەمە شاخی بەرانانە بەڵام لە هەر منطقەیەک طبعا خەڵکەکە ناوێکی بۆ خۆی لێ ناوە ئەو ئاستی کە بورجەکەی بەسەرەوەی پێڵن کڵاو گورک ئەو لوتەیە پێوترێ کوڵاگور بەڵام شاخەکە بەعام شاخی بەرانان ئەمە سیلیسەسلاق شاخێکی درێژەکە هەیە بە سوڵتانە لە ئەسڵا شاخی بە سوڵتانە ئیتر ئەم گردانش هەر بە پێی خۆی مەسەرەن ئەوە مکایل پاشای پێڵێن کە لە ئیتیجاهی دۆڵان هەیە ئیتر ئەوەی کە مەشهور بێ ئەمانەیە و شاخی بەرانان شاخی مەشهورە ئەوە بۆیە پرسییم هەندێک جار هەر بە ناوی گرد و شاخ و دۆڵەکانە ئەزانی کە ئەم گوندە مەسەرەن بۆن منە
وەختی خۆی مەسەلەن تا چەند کۆن بووە ئێستا مەسەلەن هەندێک لەو گوندانە ناوەکانیان تورکیە هەتا ناوی دەوروبەریشانی چێ و شتەکانیشان ناوەکە تورکیە کە لانی ئەمە ئەندازێک مێژوو دیارەکە ئەم دی ئێمە کۆنا دی هەیە تازەیە ئێستا بۆ منە لە قەرەداخە ئێمە تەچێمان هەیە تەچێکە کاتی خۆی وەکو جامیعی تیابوو بێ ینی شوێنەگە لەو دیانەی کە جێگای فەخری قەرەداخن ینی دووسێ دێلی جابەتەوەکو بەلەک جاڕۆوانە تازەنەوە معلومە لەم ناوچەی ئێمەش دی هەیە تازەیە بەس ئەم دی ئێمە کۆنا ینی ئەوەی ئاگامە لێبێت تا ینی باو باپیری ئێمە ئەو بنەماڵانی کە تیاژی ینی مێژۆگەری 300 ساڵ تێپەڕەکە ینی وانی کە تیاژی یاون بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس با قوربان زۆر سپاس بەخێر زەحمەتان کێشاوە خۆشحاڵ بێ قوربان سپاس دەکەین چۆن ئاوخۆ گۆڕیوە زانیت ئێمەیین وتبا لە تەلەڤیزۆنا جوان دەرچن وانە جلی کوردی پیرۆز بێ ئەی ئەمە چی پیاڵە نەما ملوانکە بەس ملوانکەی چی پیاڵن هەر ملوانکەی ئاعتیادی ئەی باشە ئافرین خۆ نەچوویتە مەکتەب چوویت لە پۆلی چەند بووی ئێستا مەکتەب نیە وانە پێت خۆشە مەکتەب بکرێتەوە ئافرین ئەی ئەمە خوشکتە ناوی چیەوە سەنا چۆنیت باشی چاشی سەیری کامێرەکەکە سەیرکە دەی سەلامێکیش بکە بۆ کامێرەکە دەی ئافرین دەی ئافرین تۆ چۆن ئاوە خۆ گۆڕیوە بۆ جلی کوردی لەبەر نەکردووە سەنا بۆ جلی کوردی لەبەر نەکردووە حەزت لێی نییە ئافرین بۆ تۆ ئافرین بۆیەوە بەس ئەمە یەکەم جارە هەولێر و ئابێنە قوربان من بینوسنە بۆی ناو چییە؟ هەنارجان چۆنیت؟ باشی چیەکەن بۆ کوێچن؟ والله بۆ ئەو سەرۆکی بۆچی خێر بۆ چێچن؟ والله لقمە و شتە بەخشین لقمە و شتە بەخشنەوە؟ بەڵێ لقمە بۆ خۆتان دروستان کردووە؟ نەوە لە بازاڕێ ناوتانە ینی خێرەکەن؟ خێرەکەنی بەشنەوە نیە؟ ئافرین بۆ تۆ ئافرین دەست خۆش مامۆستاکەمان سەلام عەلەیکوم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ئەزانم جەنابەت ماوەیەکی باش مەسئول وحدەی ئیداری ئەم ناوچەیە بووی بەس من حەز ناکەم لە مۆزوعی ئیداریەکە قسە بکەم حەز دەکەم لە مۆزوعی دینداری چونکەم بۆ خۆشت یەکێکی لە داعیەکان لەم ناوچەیە بۆ داوایەکی باشش کردووە ماوەیەکی زۆر. ئەگەر بڵێ یەکێک لە مجاهیدەکان پێشترە بەتایشیدەوە ئەوە جەنابەت یەکێک بوو لە مجاهیدەکانی سەرەتای مەسەلەن بۆ سەحوەی ئیسلامی خی گەورە موفقت کە من درێژ بی ئینشاءڵڵا لەسەر خێر کوردەواری ئەو وترێ
دێک ئەگە 3 ماڵ بێ چوارەمیان مزگەوتێکی دروست کردووە ینی کوردەواری بەبێ مەسلەی دینداری نەژیاوە با بزانم لە قارەمانە لە ڕابردووە دینداری چۆن بووە ئەزانم مۆزوعی نەتەوەی تیا بووە ینی ئاستە نەتەوەیەکە بەشداری شۆڕشی کردو ئەوانە بەس حەزیشەکەم حاڵەتی دینداریەکە بزانین چۆن بووە بەخێرەتنی کەناری پەیوەندی پەیامەکەین بەخێر بەسەر چاو سپاس بخوا قارەمان لە سەرەتا دروستبوونی تا ئێستا لە باو باپیرانی مەکە هاتووە لەگەڵ دینداریە وەکو هەویر و ئەو پێکێ شێژراون اینجا هەر لە سەرەتای قارەمان بوو ئەو سێجا سوتاوە وەکو سووتان سوتاوە بەڵام هەر جارێکە دروست کراوەوە سپاس بخوات مزگەوتەکە لە پێشا بوو سەرەتای 92 دوای ڕاپەرین کاتین دێ ئاوادان کرایەوە ئەم دێ چۆڵ بوو هیچ ماڵێکیتیانە بوو سوتا بوو بەڵام کە هاتین پێشە موشتێک پێش ماڵەکانیش بەڕاریکردنەوەی مزگەوتەکەماندا ئەو کاتە بە گوڵ بە خۆر دروستمان کردەوە بەقەدەر حەجمی دیەکە پێویستمان بوو یعنی لەگەڵ دیواری ماڵەکانە دیواری مزگەوتەکە شەڵەسە من ئەمە پێم وایە سپاس بخوا ئەمە بۆ خەڵکی قارەمان جێگەی شانازیە کە لەگەڵ دینە ئەمە دێت تێکەڵ و شێراون دوای ئەوە کە مزگەوت قارەمان چەند جار سوتاوە لە حڵتەکان دیسان سوتا دروست کرایەوە خالی خۆش لەگەڵ هەموو لایەکە مردی مسلمانانە باوکم دەستی کردەوە بە دروستکردنەوەی هاوکاری خەڵکی دیەکە ئەو وەختە مانگا و جۆرەکەی فرۆشت و مزگەوتەکان پێکردەوە لە دوای ئەوەش دووسان کە دروستمان کردەوە لە دوای ئەوە لە 1970 ویسمان باشتر بە گەورەتر دروستکردی ڕابطەی ئیسلامی هاتن کاک کوردستان سێوکانی ئۆبرایانە دکتۆر علی خەلاقی بەڕاستی سەلامت بێت دەوری زۆری تیابوو ئەم مزگەوتی کە جەناب دەبینی ئێستا بەم شێوەیە کە دروستکراوەتەوە ئەوان دروستیان کردەوە یەکەم مزگەوت بوو کە بەو شێوە دروستکرا کە بیری تیابی بیر نەبوو کاتێ من بۆخم لە قەلاق بووم بەڕێوەبەری ناحێ بووم کێشەی بێ ئاوی هەبوو ئەو کاتێک کێشەی ئاو بە تەنکەر ئەومان هەربۆدیەکان کە مزگەوتەکە دروست کردم کاک کوردستانی باشە نابی بیری تیابێ لە هیچ دێ نەماگوتم وڵای شیش خراپتان کردو حق هەموو مزگەوتێک دی پێش مزگەوتەکە ئاوگەی تیابێ زۆر باش مزگەوتەکە ئاودان کرایە و مزگەوتیان بە دروستکردن سپاس بخوا بە نیسبەت دێکەوە شتێکی باش و گەورەیە و کێشینێ مامۆسا عادەتەن ئەوانەی قەدیمترن ینی تۆزێ بەتەمەنن لەگەڵ دینداریا زۆر ئاشت و تەبا و کۆکن با بزانم گەنجی قارەمان لەگەڵ دینداریا چۆنە گەنجی قارەمان لە سپاس بخوا گەنجی قارەمان لە سەرەتای گەنجیانەوە لە حەوت ساڵیەوە ئەگەر جەنابەت هەندێک لەو مناڵانە بدونی ئێستا پێما مێمیان بە ڕۆژۆ شێلەراون بە دینداری چکە لە دایک و باوکە کە هاتوو وەکو سنت کە لە حەوتە تعلیمیان بن و لەدا فێرانکەن سپاس بخوا قارەمان لە مناڵی و تا ئێستا بەڵام ئێستاش لەم جیرەی ئێستامانە سپاس بخوا گەنجەکانمان بوونەتە سەبەبی دینداریشی زۆر خاڵص و پاک حتا باو باپیرانیشان کە غیری فکری دینداری هەبوو ئێستا سپاس بخوا باو باپیران التزامێکی دینی زۆر باشیان هەیە بە دینەوە اینجا بەعام ئێستا قارەمان لە ناو دەکانە مەسە تەلات و حەزەکەم هەموو دینا گوێی بە ئەوەش وایە بە پێڵی ئیسلامی شانازی بۆ ئێمە شانازیشی پێوەکەین و سەرەتا یەکەم مەفرەزەی بزوتنەی ئیسلامی هاتن ئەم دێوە قارەمان و من کە ئاتمە ئێرە خەڵک عزبەتێلیان هات لەو کاتە خەڵک بەرەو شار کۆچێ کرد یعنی وەرە بەرەو ڕوخاندە ڕۆژت هەندێک لە پێشمەرگەی لایەنەکان و کاتەش هێوا شوار تەسلیمە بوونەوە بەڵام ئێمە ئەو کاتە هاتین لێرە شتێکی ئیسلامەتی و دینداری ماڵگرت و یەکەم مەقەڕی بزوتنەی ئیسلامیمان لە بینی بولکان و قوچکە لە خوارە دروست کرد و تا ئێستاش ماوەتە بەو شێوەیە سپاس بخوا ئێستا دینداری قارەمان وای لێ هاتووە بەبێ مزگەوت و نوێژ و بانک ناژین لە تا ئێستاش دەکان زۆربەی چۆڵ بووە بەڵام سپاس بخوا تا ئێستا لە قارەمانە هیچ فەرزێک نەبوو بانگ نەدرێت الحەمدولیلا هیچ کاتێ نەبوو نوێژ نەکرێ بە تایبەتی لە مامۆستا کە دێیت و قارەمان دەرەکەوێ حەز بە ئەوەکەی کە زۆر ئارامە ینی دێکی چۆن ئەندازەیەک مات و ئەوانە دیارە ئەنی هەست بەوەکەی کە ئارامێکی باش لە ناو خەڵکەکەیە هەیە ئایا ئەم بۆ چوونە ڕاستە سپاس بخوا جناب باش تێگەشتی دیقەتەکە زۆر لە جێ خۆیان بە بەڕاستی وەکو جەنابەت بۆی چوو هەروایە ینی ئەم دێ بە تەمەنی من تەمەنم کەم نییە ناویرشم بیڵم لەبەر چاو نفوس نیارم وڵی بۆ خۆی سلامە دەکەم مە 63 ئێستا بیرم وزان نیستە سپاس بخوا ئێرە تا ئێستا من بە تەمەنی خۆم بە تەمەنی ئیداریشم 7 ساڵ لێرم کە بەڕێوەبەری حی قەراق بووم ئەم دی من شەرەکیتیانە بوو نەگەێرە سەرجەم دەکانی قەراقیش بەڵام بە تایبەتی قارەمان کە من ئەو فترەی لێرە بووم دەگای شانازیم بووە کە مشکلی قارەمان ناتوانێت حەگە حەلیکەم ئێستاش ئەم دێ ئارامە برایەتی و تەبایی و ئەو ساجەناب دەزانی درە و دەستیا و دەستکەنە و نۆک و ئەوانە و دێرە هەڵدان هەمی بێکۆ بوو ئێستاش بەو دینداریمان دوت سپاس بخوا ئێستا پەیوەستبوونی زیاترە الحەمدوللا خی گەورە مۆفەقەکە سلامت بنیاکم سلام علیکم سلام علیکم سلام
کا حاجی جان سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. سپاس دەکەین دەست ماجەکەین. کاک حاجی ڕاستەکەی کە ئینسان کەسایەتی وەکو جەنابتە بینێ دڵی خۆشە بێ. هێستا هەستەکە کە ئەلحەمدوللا کەسایەتی ئەوانەی کە مەسەلەن لە ڕابردووە کاریگەریان هەبووە، ئەوانەی کە لەسەر ئەمن و ئاسایش و هەروە سڵح و سەلاحەت کاریگەریان هەبووە، هێشتا لەو خەڵکانە ماوە. بەبینینی تۆ زۆر ڕێمە خۆشحاڵ بووین. سپاسی جەنابتانەکەم. سپاس دەکەین. کاک حاجی با بزانین لەسەر ڕابردووی قارەمان چی هەیە؟ قارەمان ئەزانین دێیەکی زۆر کۆنا و دەزانین دێیەکیشە کە بەشداری شۆڕشی کردووە، بەشدار قوربانی هەیە و هەروەها کەسایەتی تیا هەڵکەوتووە. بەس حەزمان کرد ئەگەر تۆزێک بچینەوە بۆ ڕابردوو بزانین خەڵکی قارەمان لە ڕابردووە بە چی ژیاون، چۆن ژیاون و هەروەها بە چیوە سەرگەرم بوون، بە چی سەرخاڵ بوون. ئەگەر بگەڕێنەوە ئاوا بۆ 40-50 ساڵێک ئەگەر بتوانین بۆ ئەو کاتە. پێشەکی بە ناوی خۆی گەورە، بە ناوی خۆم و بە ناوی خزمانی قارەمانەوە بە خێراتنی ستاپەکەتانەکەی. جەنابان دیارە زەحمەت تا کێشەوە هاتمەوە گوندێکی وەکو قارەمان لەم ئێوارە ڕەمەزانە کە بەیەکەوە بتوانین شۆربایە بخۆین و بە یەکەوە دانیشتن و دانیشتین بکەین. تەبەن ئەوەشە لە ڕەمەدی خوایە، ئێمە پێمان خۆشە جەنابتان بۆ شوێ سەردانتان کردین. دیارەگەر باسی مێژووی قارەمان بکەین، مێژووی قارەمان مێژوویەکی کۆن و دوور و درێژی هەیە. ئەوانەیە لە خەڵکی قارەمانە هیچ کەسێ ئەو معلوماتەی نەبێ. بەڵام من لە پیاوێکی وەکو کەریمخانی زەن جەنابتەکەی ناسن، تاوان پیاوێکی مێژوو ناز بوو. من لەو پیاوە پرسیارم کردووە و هەروەها معلوماتێکی کۆنی قەدیمی قارەمانی یاوە پێم کە قارەمان لە ساڵی 1940 ناوینراوە قارەمان. هەر بۆ بۆنەوە ئێستا 6 قەبرستانیتیایە ئەوەی کێکو دوان وساکە ناوەکانی پێ بڵێم تەجیل لەوێ با تەجیل بێ. ئەوە ئیمام دوو جارە هەیە لێوە، ئەمە مەردە گەورەیە، ئەوە ئیمام حسەینە، ئەوە ئەسحاب لێرەیە، ئەوە شخصی زرگوێزە، ئەوە قەبری نگارە، ئەمە هەمووی قەبرستان بوو. هەمووی قەبرستان بە کاتی خۆی قارەمان کە سەفەریان کردووە لە ڕێگا تووشی یەک بوون، پرسیوانە خەڵکی شوێی وتوانە خەڵکی قارەمانی یەکتیان نەناسیوە. باشە کاک حاجی دەزانرێ بۆچی ناوینراوە قارەمان؟ حەز دەکەم دێ حەزەکەم بگەمە سەر ئەو مەسەلە. باش تەبەن قارەمان ئەمە زەوارە ڕێیەکە، ڕێی گەرمیان و کوێستان و مەتیقەی دەربەنیخان و مەتیقەی سلێمانی بەسەوە بەیەک و ئەمە ڕێکەی لێرە و ئەوە چاخانە کۆنەکەیەتی ئەلوێ. بۆیەوە ئیشارەتی پێیەکەم کە ئەم دێیە تەبعەن میوان دۆست بوون بە حکمی ئەوەی کە ئەم قاچاقچی و ئەم کاروانچیانە لەم ڕێو هاتوچۆیان کردەوە بە سەدەها جار لیان قەوماوە بەهۆی بەفر و باران و زەقایەتی زستانەوە تامە سیارە نەبووە. ئەمەی کە من باسیەکەم هەر لە تەمەن تا تەمەنی من ئەو خزمەتی خەڵکە هاتووە کە لیان قەوما ڕویان کردۆتە قارەمان بە وڵاخە و عیب نەبێ و بە کاروانەوە و بە زەلامەوە و بە ڕێبوارەوە بە ئەوەی کە ڕق بۆتەوە ئەوەی کە تووشی سەغڵەتی بۆ ڕویان کردۆتە دێی قارەمان. قارەمان بەڕاستی چوە بەرەوپیریان و بە خزمەت و حێزەت و ڕێزەوە خزمەتی ئەم خەڵکەی کردووە لەو تاریخەوە تا ئەوەندەی کە ئێمە بەبیرمان بێت. هەروەها لە کەریمخانی زەنم بیست و بۆی باس کردم مەسەلەی قارەمان لە ساڵی 1942 یەکێک لەو ڕووداوانە کە ڕووی کردوتە ئەم دێە شەوێک دوو سوار هاتونەتە ئەم دێ و ئافرەتێکیان پێ بووە. ئەوە زاڵ قارەمان بە ناوی قادڵ قەبرانەوە بە ناوی قارەمانەوە نەبوو. حەزەکەم تەجیل بێ ئەوە بەتەشی دەبێت. هاتووەتە ماڵی یەکێک لە پیاوەکانی قارەمان تەبعی نەک ئەم جیلە کە من دیومە پێش ئەمانیش ساڵی 1940 تازە نییە. کاتوەتە ماڵی یەکێک لەمانە حەب تەمەشایان کردەوە ئەم دوو پیا و ئەم ژنە توانێکی وەسەتیان پێوە بە دوو لەقە و هاتون ڕویان کردە ئێرە ئەم کێشەیە شتی بەدواوە بێ. هەڵساون پیاوەکانیان کردوتە ناو خاونیەکە و ژنەکان جیا کردوێتەوە لام وایە 3 شەو لێرە بوون پاشە شەوەکە 5-6 سوار لە مەتیقەی مەیانەوە هاتوون بۆ تاقیبی ئەم زەلامانە کە ئەم ژنان هێناوە. هەروەها کەوتنەوەتم فۆزاتەوە لەگەڵ ئەو زەلامانە و لەگەڵ خەڵکی ئاوایە ئەماش کۆبوونەوەیان کردو ناو خۆیانە ریسپەکانی ئەو کاتەوە توانە ئەم مەسەلەیە بە ئێمە دیارە کۆتایی پێبێنین. ئەگە دیارە کۆتایی پێنێنین تووشی دوشنایەکی گەورە بن. ئەو کاتە مەسەلەی ئافرەت بڕۆشتایە وەک ئێستا ئاسان نەبوو. خەڵک بەڕاستی شەرەفی هەبوو، وجدانی هەبوو، ئافرەتی بە قورس تەماشا کرد. کە وەختێ یان چوادەوری ئاوایی ئەگرن 10-12 سوارواڵە ئێمە ئەم دێ سووتێنین دوو پیا و ژنێکمان ڕێ کردوتە ئەم دێیە ئێمە نەیسووتەین ناڕوودی با وەرە ڕێ بکەوین فۆزاتکە ژنەکانتان لا ئێمە و پیاوەکان لا ئێمە و حەبسمان کردوون. دوو کەسی وەکو جەنابەت داقڵێتە ناو دێکەوە دانیشە لەگەڵ ڕسپیەکان ڕسپیمانە بێ ئەڵێ چیە مەسەلە بەڵێ 3 شەوە 4 شەوە ئەم دوو پیا و ئەم ژنە لێرەیە ئەڵە دێبێ بمانەوە لە ناتانینەوە مەرجی تایە
ئەمە ڕووی کردووەتە دیەکەمان ئەم پیاوانە لە شارەزا بوون ویستوان لە شاخەوە سەرکەون سەر نەکەوتون هاتووەتە ئێرە ئێمە داڵەمان ناون ئێسەر بەم پۆزاد نەبێ ئێمە ناتانینەوە بڵێ ڕێیەکەون لە بینیەکە چی بکەین چی نەکەین ئەلێ ڕیسپیتان چێ با بێ قسە نەگەڵاکەین چوار پێ ڕیسپی پایەکەن ئەلێن بە دوایە کە دانیشن لەگەڵ کۆمەڵی پیاوی ئێرە پیاوی ماقول پیاوی خۆتانەسایی پیاوی دنیادیە پیاوی خاوەندیوەخان ئەڵێ ئێمە مەرجێکمانەیە بێ ئەم ژنە هەلەندیە بنێن بە دوامە لە مارەیکەن بە مارەکراوی و بە دەهۆڵ و زۆرنا و بەزم و ڕزم نەگەڕێنەوە ئێمە مەجالیشتان نای بەڵێ لێرا ڕێەکەون کە ڕێەکەون ئەڵێ باش ئێمەش قەرارێکتەنین وعد بێ لەسەر وعدی پیا و شەرەفی کوردستانە ئەم دەیەمان ئەوە ناونان لە قادڵ قەبرانەوە بۆ قارەمان لەبەر ئەوە ئێمە بە هەموو کوردستان و مەتیقی کوردستان و مەتیقی گەرمیان و سەنگا و مەیانە ئێمە بڵاوی ئەەکەینە کە قادڵ قەبرانمان کرد بە قارەمان بەڕاستی ئێوە بەڕێزن ئێوە بە حرمەتن ئێوە شخصیاتانێ ئێوە وەها وەها کۆمەڵێ ناوی باش لەو کاتە لە ساڵی 1940 قارەمە 45 ناوینرەوە گوندی قارەمان باش زۆر جوانە کاکە حاجی باسی ڕیشسپی و کەسایەتیت کرد حتبەت ئەمە لە ڕابردووی ئەمە زۆر گرنگ بووە ینی کەسایەتێک بەس بۆ ئەوەی کە دەیەکە بە ئارامی بێڵێتەوە بە تەبایی بێڵێتەوە سولح و سەلاحەتیان بکە حەزەکەم ئەگەر ئیشارەتێکیش بەوە بکەی کە قارەمان لەو جۆرە کەسایەتیانە بەسەن هەبووە قارەمان بۆ بەڵێ ئەوانی کە ڕابرد باسم کردەوە بیرەوەری ئێمە نیە و باوکی ئێمەش نیە و باپیری ئێمەش نیە بەڵێ بەڵام ئەوەی کە ئێمە خاتوۆتە سەردەمی ئێمە و نەقڵ بۆ بە سەردەمی ئێمە کۆمەڵی پیاوانتان ناسیوە وەکو کەریمی حسین ئەحمەی حسین شۆخا مەحموود سۆفی عەبدوڵڵا بە برای خۆم بڵێم حەمەڕەش ئەمە ئەم پیاو ماقولانە ببێرەوەری ئێمە بوون ئەمانە ئەتوانم بڵێم خەڵکێکە بۆ ویستێتی لە دەور پشمانە قارەمان داگیرکە با ناوی کەس دەبین باشە بەڵام دیارە ئەم پیاوانە بە حکمی شخصیەتی خۆیان نیان هێشووە یەک بس عەرزە قارەمانە بێ بە ملکی کەس نەیانداوە بە کەس لەبەرەوە کۆمەڵی پیاو بن وەک عەرزم کردی بە حکمی ئەمر زاوارە ڕێیە یعنی هەموو کەسێک ڕووی کردووەتە ئێرە کە ڕووی کردووەتە ئێرە کۆمەڵی پیاو ماونەتەوە لەم دیاو ئێمە باش بە بیرمانیە و با بڵێن ئەو وەزع کۆمەڵی پیاوی تیا بوو کە شخصیاتیان هەبوو دوای ئەوە شۆڕش پێگەی ئەم شۆڕەشی ساڵی 1960 پێگەی کە لە 61 پێگەی معنایەوە ئیتر ئێمەش بە حکمی دارفرۆشی و خەڵوت فرۆشی و فەقیری ئەم دێیە و ئەگەر کابرایە چوار سەریان دەسە حیوانی هەبووە یا ڕەنگە دوانی بمردایە و چواری بزایە و دوانی مردار بووە دوانیشی خوارددا یعنی سرد و سامایی وەها نەبووە کە بڵێن پێی دەوڵەمە نەبێ یا شوێکی حدودیە یان تیجارەتێک ئەمانە نەبووە لە قارەمانە ئەوەی لەم دەی ئێمە بۆ زیاتر لە یەکێ لەوانە من بووم کە لە هەموو شەوێک ناشەوێک دوو بار خەڵک بمرد بە سلێمانی لەوانە من بووم یەکێ بە سەپانی و بە فەقیری و بە هەژاری ئەم خەڵکە دروست بووە لەم دیە بەڵام خەڵکی ئێرەشان پاراستووە وەک بێوەیی و وەک شەڕ و وەک فەرتەنە و وەک ناڕەحەتی وەک هەموو شتێ لەو وەسەگرانی و ناخۆشیە هەموو ئەم دییان پاراستووە کە پاراستوانە خەڵکی لەسەر شان و ڕەنجی خۆی ژیاوە کە ژیاوە عەرزم کردی بە خەڵک ڕۆژی و دارفرۆشی و فەقیری هێناوێتی هەتا دەوری شۆڕش ساڵی 61 و 62 کەوتیان شۆڕش پیا بووە کاکە با لە باری زەحمەتەوە گوێزینەوە بەوەری شۆڕش ئەو خەڵکەی تر من لێرەوە بیستم وتیان خاڵە ئەشەپی تۆ باوکیم کاکەماڵ و کاکجەمال و کاکەوار تیان لە دوجەیلەوە مەخفەرێکی بردۆ ڕۆشتۆ بنەوە پێشمەگە بە پۆلیس و بە چەک و بەسەحەوە دوایەوە کاکە عومەرێکم بوو لە سلێمانی مەسوولی سەیتەرەی سلێمانی عەربەد و ئەویش ڕۆی و لەگەڵ چەند کەسێکە وتم وەڵاهی من بە درە و داس و درە و سەپانی و ئەمانە لێرەی دارە نەکەم بەخوا من شەڕۆ میش خۆم کرد بە سەرچاوت لە زەی تا تایری نەقیب شێختاری نەقیب کەزە نەقیب هی ئەوانە چوم لێ ئەو تازە هاتبوو وتم بمە پێشمەگە لێ میش خۆم کرد بە پێشمەگە کاکە عومەر و خاڵ ئەشەم لە ڕقی شارە زۆر بوون منیش پێشمەگەی ماکەن تا ئەوەی کە بیستمان ئەم کوردستانە و بەشی نەتەوایەتی کورد ڕزگار بکەین بەڵێ بە هەموو هێزی خۆمان و توانای خۆمانە شۆڕشمان کرد کە شۆڕشمان کرد کاکە عومەرم شەهید بوو لە ئەوڵی 67 لە شەڕی براکوشیە تاوی ئێمە کە پێشمەگە بووین پێشمەی کوردستان بووین نەیەکێتیمان ناسیەوە نەپارتیمان ناسیوە بەڵام ئەم درۆ دەرەستەیە کە بڵاویان کردەوە کردیان بە یەکی و پارتی و ئەمە و ئەولایە ئەمە مەسوولەکان وای لەکرد ئەیدا ئەو خەڵکە کە چەکی هەڵگر بوو کورداری هەڵی کرد ئێسەر من پەشەیمانیم لەوەی کە 15 ساڵ پێشمەگایەتیم کردووە خاڵم تا ئەمڕۆ بەتالینی ڕۆشتووە من تا سەرلقی ڕۆشتوم کاکە عومەر مکتومتی لە ساڵی 67 ئەوەلی 67 شەهید بوو هیچ دەی پەشیمانین بەڵکو بە شانازیەوە باسی ڕابردی خۆمانەکەی زۆر بە شانازیەوە ئێستاش کە هاتوێتە ئەم وەسەی ئێستا ئەبێ بڵێن ئێمە شۆڕشمان تەواو کرد ئەو حەقەش کە ویستمان بەدەستمان هێنا چکم توانیمان ئێمە بە هێزی پێشمەگە حکوومەتی بەعەز لە هەموو کوردستانە دەرکەین نەیهێڵین
کە دەرمان کردو نەما هێژواتە خۆمان حکمی خۆمان کەوتە دەست خۆمان کە کەوتە دەست خۆمان ئەو عالەمە بە خۆیاچەوە بە خزمەتی خۆیاچەوە بە شەهیبوونی خۆیاچەوە کە سوکاریاچەوە بەڵام بەڕاستی کە بیرمان کردەوە مەسئولەکانی شۆڕشمان وانە بوون کەوا نەبوون ئێستا هەت کەسێک لەو مەسئولانەی شۆڕ بمرێ یەک کەس نییە لە کوردستانە بڵێ یا ڕەبی خواری خۆش بێ بۆ وایە لە خۆیان کرد بۆ لە بەڕاستی ئاژبوونەوەی میلەت لەگەڵ مەسئولینی ئێستای حکومەتی کوردیە زۆر زەحمەتە ئەسڵەن ئەم میلەتە لەگەڵ ئەو پیاوانە ئاژ نابێتەوە بە هیچ شێوەیە لە شێوەکان حەچیان کردووە درۆیان کردو لەگەڵ ئێمە جارێک ئێمە سپاسی جەنابتانەکەین کاتون بۆ ئێرە کاکە هاواریش خاڵۆزامە برای کاکەمالە برای کاکەمالە برای کاک جەمالە من سپاسێکین کە توانی جەنابتان بێنێ بۆ ئەم باخشە بچکۆلەیە وڵای ئەمە زۆر خۆشحاڵ بووین ئەم باخشەی فەقیرانەیە لە بیرن دەچێ یەک ناری حرامیتیانە نە ئێسم نە داهاتوو هەتیان نابێ لەبەرەوە پێمان باشە هەنێ خەڵکەیە بۆ ناو بۆ شۆرەت و بۆ ئەمانە داوەت و ئەم لەورە بەڵام باکردنەکەی جەنابتان بۆ ئێرە بە هەموو کەس باز بزانێ ئێمە شانازی پێوەکەین لە هەر شوێنێکرا ئەو شیتە لێنەوە لێ بنەوە وەزیەی فەخر و شانازین بۆ ئێمە بۆ کوردستان داوا لە جەنابیشتانەکەین وەک مەسئولەکانی حکومەتی هەرێمی کوردستان مەبن داوا لە سەرکردەکانتان بکەن لە بەرپرسەکانتان بکەن من بۆ مامەستا مەلا عەلی لەگەڵ مەلا لەو سێمانەیە ئاوات حەسارمان کرد تامە شیرتەکە مەرماوە حەسارمان کرد بۆی کە بچینە سەر مەقەڕی UN بۆ مزاهرە و بۆ ئەم پیاوە گیراوە لەسەر چی گیراوە بۆ گیراوە وەڵحاصڵ ئەوانە هەمووی ئێمە خۆمان بە خاوەنی خەبات هەزاین حەل لە 60ەوە تا ئێستا و زیاتریش بەردەوامی یاخوا بەخێر بێن بەسەر چاو هیوادارم ئەم ئاخرجار نەبێ بەڵام من جارێک کە سپاسی جەنابی کاکاوارەکەم کە توانی ئەو شخصیەتە با بە ئێمە و ئەو خۆشیە با بە ئێمە لە ئێوارێ لە ئێوارەکانی لێلێت و قەبدر و مانگی ڕەمەزانە ئەلیارا کە شۆربایەکە خۆین من بە شانە زێزانم و کاکەمال و کاک جەمال بە شانە زێزانن ڕەنگە شتێکی گرنگ ما بێ و من پرسیارم لێ نەکردبی چی بە گرنگ ئەزانی کە بۆ ئێمە باسکەی لە خزمەتای پێم خۆشە من هەندێک باسی خاڵۆم بکەم کە خاڵە ئەشرەف و ئەشرەف قارەمانی مەشهورە و باوکی کاکەمال و کاکاوار و کاک جەمال و کاکەمەران و ئەمانە تاوان دوای خاڵۆ خوشکەزا کە من خوشکەزای ئەو بووم ئەو خاڵۆی من بۆ 35 ساڵ ئێمە ڕەفیق بووین بە یەکەوە هیچ نەهێنیەکمان لە ژیانمانە نەبووە بەڵام ئەوەندەی کە من فەرقم پێکرد بێ و خەڵک باسی کرد بێ و دیار بێ ناو خەڵکە شخصیەتی خاڵە ئەشرەف بەڕاستی جەنابی مامۆستا حەچی بڵێم تەواوی ناکەم لەبەر ئەوەی شۆڕژگەڕی لە ئازاییە ئازایی لە تفەنگچێتیا تفەنگچی لە سوارچاکیە سوارچاکی لە قورئانە چاکتر لە حەچی بوارەکانی ناو پیاوەتی هەیە بەڕاستی خاڵە ئەشرەفی من ئەتوانم بڵێم دەرەجە یەک بووە لەگەڵ هەموو ڕێز ئەشارەکانی کوردستانە بە تایبەتی لەگەڵ هەمویان لە دۆستایەتی لە خوێنەواریە خوێنەوارێکی بەرز یعنی وەڵحاصە پیاوێکی شۆڕژگێر بوو ئێمەش ئەو شۆڕشەکە کردمان هەر بە خۆشی خاڵۆمانەوە بوو تاوی ئێمە خۆمان بە شۆڕژگەر زانی کۆمەڵی کەچێتیا بوو لە قارەمانە کە خزمی خۆمانە کاک ئاوات قارەمانی جەنابەی ناسی خەڵکێکی شۆڕژگەر و پێشمەگەی کێتی نیشتمانی کوردستان بوو سەرتی پێ بوو هەروەها کوڕەکەی کاک حەمەڕەحیم سەربەست کاک سەربەردەوە شەهید بوو خەڵکی ئەندەیە و پێشمەگەی کێتی نیشتمانی کوردستان بوو هەروەها کوڕی محەممەد قادرێکمان هەیە پورزای ئێمەیە کاک دڵشاد ئەوە شەر پێشمەگە بۆ شەهید بوو هەروەها کاک عەلی هەوەساکەریمان هەیە ئەوە ئەڵغام پیاتەقیە شەهید بۆ خەڵکی ئێرەیە و وەڵحاصڵ ئێمە لە ناوخۆمانە خەڵکێکی شۆڕژگێر بووین ئەوەی کە توانیومانە چەک هەڵگەرین خەباتمان کردووە ئەمەشی کە بەعزێکمان وەکو کاک ئاوات ئەوە ماو و باقیە خەڵکێکە کە خەڵکی ناسێ و پێشمەگەی ئازا بوو و پێشمەگەکی دلێر بوو و وەڵای ئیتر ئێمە تا ئێستا وازمان لە خەباتی خۆمان نێنەوە بۆ بەردەوامی باڵامیچەکە بینین کە لەگەڵ میلەتی کوردمانە درۆکە ئێمە لێرە ڕقمە لێتی لە هەر شوێنێکی کوردستان دانیشێت لە حەز پلوپایەکە بێ بەڕاستی ئێمە ڕقمان لێتی خۆشمان ناوێت لە کۆتایە من سپاسی جەنابتانەکەم وام ئەم دەیە بە خەڵکێکی شۆڕژگێر بناسن هەروەها ئێمە لایەزال لە خەباتی خۆمانە لە خیادن نەکردنا بەرامبەر بە کوردستان تا ئێستا بۆ دەقەیەکی شەڕی براکوژمان نەکردووە خۆمان زۆر شانازی پێوەکەین لە هەموو کوردستانەوە لە هەموو قاعدەکان و بە تایبەتی حتا جەناوی مامۆستا عەلی وەکو شەخص من لە تارانە نەخۆش بووم هاتووە بە خەسخانە بەخۆی و مەکتەبی سیاسیەکەیەوە پێشەوە کە بێ خەبەری یاوە پێم کە جێگەمان بۆ چا کردووە هاتووە بۆ لام قەت لە بیرم ناچێت ئەوە شخصیەتی خۆیەتی و سپاسی جەناوی مامۆستا عەلی باپیرەکەم و وەسپاسی جەنابیشتانەکەم زەحمەتان کێشە هیواداری ئاخرجار نەبێ سپاسان نەکەین گەورەی خۆتانە ڕاستەکەی
سپاس دەکەین مەمنونین پێت خۆش بوو کە ئێمە هاتین باشە ئەتەوێت چیمان پێشکەشکەی ئەو قورآانە پیرۆزە دەست خۆش بێ ئەمە زۆر سپاس دەکەم پێشکەشی خۆم یەکەیای کەناڵەکە باش مەمنون و زۆر سپاس دەکەم ئەمە گەورەی دوان ئەمە دیارێکی زۆر بەنرخە کەلامی خوایە قورآانی پیرۆزە ئەمە بەتەکید من لێ خوێنم هەتا لێشی بخوێنم خێری تۆگە ئینشاءالله جارێک کە سپاس دەکەم بەس بابزانم تۆ ناو چییە؟ شازیار کا شازیار چۆنت بیر کردەوە لەوەی کە تۆ قورآن پێشکەشی من کەیت ئەڵایتر خۆمە لە خەیاڵ مابوو ئافرین بۆ تۆ ئەمە شتێکی زۆر پیرۆزە زۆر جوانە هەتا ئەو قورآنەشە کە من زۆر حەزم لێتی یعنی باڵێن هینەکەشی سنووسین و هینەکەی تەبعەکەی زۆر جوانە سپاس دەکەم مەمنون سپاس دەکەم باقوربان عەزیزی من کاکە شازیار جارێک کە سوپاس دەکەم تۆ قورآنت کرد بە دیاری بۆ من ئەوە هەستێکی زۆر خۆش بوو بۆ من تۆ ئەتوانی سوورەتەی لە قورآنمان پێشکەشکەی باش بابزانم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابدون ما عبدتم ولا أنتم عابدون ما عبدتم أعبد لكم دينكم ولي دين صدق الله العظيم دەست خۆش پێچە شەرمت کرد لەو کامێرە ئینسان هەر شەرمی لەیەکە وایە دەست خۆش بێ ئینشاءالله بێ بە قورئان خوێنێکی باش گرنگی بە قورئان خوێندن بدە مامۆسایەک بدو زۆر قورئان پێ بڵێ هەتە مامۆسا ئاها جا تەجویدیش بخوێنە ئەبی بە قورئان ئەمزانی کە مەدەکانت هینە کرد درێژە کردەوە دەست خۆش بێ جارێککە من سوپاسی تۆکەم ئافرین دەست خۆش ئەدێ وەرن ئێوە لە خەڵکی شارە چن وانە یعنی تۆزێک ئاوا هینن تیشێرتان لەبەر کردووە و ئێتر لە چۆ هاتوون لە سلێمانی باڵتان لە چ گەڕەکێکە هەردووکتان لەسەر شقام چی کاک جەمالە ماما ینی باوکی تۆ ناوی چییە کاکەڵەوە ئافرین ئەمڕۆ لەبەر ئێمە هاتوون بۆ ئێرە سوپاسانەکەین جان بێنمە ئێرە حەستان کرد لە تەلەڤیزیۆن دەرچن لەگەڵ ڕۆژوە چۆنن ئێوە دوانن جمکن ئامۆزایەکن ئەمزانی بران هەردوو کشتان بە یەکەوە جواب بێنەوە باشە چەند ڕۆژوتان گرتووە من 4 ساڵە هیچم لێ نەخواردووە الحەمدولillah ئافرین بۆ تۆ ئافرین لەم ساڵە هەمووی کورتووە لەم ساڵە هەمووتان گرتووە ئەتوانن قورئانمان بۆ بخوێنن داهی بابزانم بەس من تەجوید نازانم تۆ بۆ بخوێنە مشکلە نییە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم دەنگ بەرز کردەوە قل يا تۆ قل يا أيها الكافرون بخوێنی یا قل هو الله أحد یا قل أعوذ برب الناس باش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر وسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس صدق الله العظيم أما جوانتر لبركة جوانتر بيخوينو انجا همو شويكيش بيخوينو باشا هافو بکە بە جەستەی خۆتا بەوەی لە شەیتان بپارێزێ باشە تۆ چی مامۆ بخوێنی طبعا سورەتی مەسەد باشە دای وەرە ئەم لاوە دادێ وەرە دەبۆم بخوێنە بسم الله الرحمن الرحيم سەری کامێرەکەکە تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب
في جيدها حبل من مسد صدق الله العظيم. دەستان خۆش بێ سوپاسانەکەی سپاس بۆ ئێوە ئادێ وەرە بە قوربانی بوو ئافرین بۆ تۆ ئەو گوڵە بۆ چێ والله بۆ تۆ سپاس دەکەم بۆ خۆشت گوڵی ماشەڵڵا ناو چییە والله ناوم پەریا پەریا بەڵێ چێت ناوی پەریا من ئەزانم دایکت یا باوکت ناوی نایت والله هەردووشیان باوکم باوکت بەس ناوەکە خۆشە زۆر من سوپاست دەکەم کە ئەو گوڵە پێشکەش کردم سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ ئاقڵ گیان ئافرین بۆ تۆ کچی جوان ناو چییە شەم ئافرین ناوکەشت خۆشە شەم تۆ داوا لە من کرد کە ئەتەوێت قسە بکەیت منش زۆر خۆشحاڵ بووم وابزانم تۆ ئینگلیزی باشە زانی وەنیە پێم خۆشە بە خێراتنی کەناڵەکەمان بکەی کەناڵی ئاسمانی پێیان کەم ڕاتو بۆ ئێرە توێن بە ئینگلیزی بە خێراتنمان کەی باشە سەری کامێرەکەکە باش It's a pleasure that you're here. Welcome. باشە ئەتوانی پێمە باسیکەم بڵێ ئێوە چ جۆرە بەرنمەیەکەکەن بەرنامەکەمان پێخۆشە Can I ask that what are you videotaping us for? ئەمە تۆ ئینگلیزی لە کوێ فێر بووی لمكتبكم لە مەکتەبەکەت تۆ لە چەندیت پێنج دەوامی ئێوەش ڕاگیرا بوو بەڵێ بەڵام بە ئۆنلاین دەرسە خوێنی حەزەکەی چی بە ئینگلیزی باسکەی بۆ خۆت شعرێک شتێکمان زۆر لە شعر و شت نازانم ئەی لە چی حەزەکەی چی باسی چی بکەیت ئینگلیزی باشە شتێکمان بۆ بڵە بە ئینگلیزی supercalifragilisticexpialidocious یعنی چی ئەوە درێژترین وشە ئینگلیزیە درێژترین وشە ئینگلیزی تۆ خۆشحاڵ بکە ئەمڕۆ ئێمە هاتین بێرە سپاس دەکەین زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش تۆ کچێکی زۆر عەقڵیت سپاس دەکەم ئافرین بۆ تۆ دادا ناسکە سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام کە باوکتمان بینی بە قسەی بۆ کردین بەڵێ زۆر پێمان خۆش بوو بەڵێ ماشەڵڵا باوکێکی زۆر جوانتانەیە بەمانای کەلیمە جوانە خی گەورە تەمەنی درێژکە ئینشاڵڵا لەسەر خێر ینی ئینسان ئەو باوکەی هەبێ وەکو ئایا شاخێکی گەورە لە پشتیەوە بێت بەڵێ وەڵا هەرواشەوە ئێمە شانازەی بە باوکمانەوەکەین یاخوا تەمەنی ئێمە بچێتە سەر تەمەنی باوکم 5 برا و 4 خوشکین ئێمە سەربەستین بۆ باوکەوە تەبعەن ئەچینە هەر کۆڕ و کۆمەڵێکەوە کە ئەڵێن کچی حاجی عوسمانین ڕێزێکی تایبەتمانەیە سوپاسی ئێوە شەکەم کە ئەم گوندەتان بەسەر کردوێتەوە بەخێر بێن سەر چاوم سەرم ئێوە برای ئێمن هەموو کاتێ ئێمە لە خزمەتی ئێوە داین لەخوا بە زیابێ دیەکی دیدارمان هەیە لەخوا بە زیابێ هەمووی خواپەرستن لەخوا بە زیابێ شکر زۆر باشن الحەمدوللا مناڵەکانی جەنابیشتە حتمما لەسەر ئەو ڕێگە بەردەوام چوار خزمەتکاری تۆم هەیە لەخوای گەورە بە زیابێ لە پۆلی یەکی ئیفتیدائیەوە لەخوای گەورە بە زیابێ بە ڕۆژون نوێژەکەن لەخوای گەورە بە زیاد بێ ئەوەش ئازایەتی خوای گەورەیە لەخوا بە زیابێتر ئێمە خۆمان خێزانێکین پابندین بەیەکەوە یعنی کەسایەتیمان زۆرە بەڵام هەموو ئازایەتی و قسەکانی ئێمە ئەگەڕێتەوە بۆ پایداری باوکم بەڕاستی جێی شانازیە بۆ ئێمە من یەکەم خۆمم کە کچە گەورەی ئەوم حەزەکەم خوا لە تەمەنی من بخاتە سەر تەمەنی باوکم تەمەنی هەردووکتان درێژە زۆر سپاس بەڵام بەڕاستی شتێکی تریشەی حەزەکەم لێرەوە بێڵێم باجیەکەشمان زۆر باشە لە خوای گەورە بە زیابێ کە جێی دایکی بۆ گرتوینەتەوە سپاس بۆخوا ئێمە نۆ سەرخێزانین کە ئەچینە ئەو ماڵی عنی فەرق و جیاوازیمان ناکە لە خوای گەورە بە زیابێ ئیتر ئێوە شانازێکی گەورەیە بۆ ئێمە ئەرەوەڵا لە خوای گەورە بە زیابێ زۆر سپاس دادەکەژاو سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام ڕەحمەتوڵڵا یەخوا بەخێر خوا لێ ڕازی بێ خوا بەخێر بێن یاخوا سپاس دەکەیت دادەکەژاو تۆ خێزانی مامۆستا کەمالی بەڵێ جاران پیانەگو سعد قارەمانی هەروە وا بوو بەڵێ وازانم ڕۆژێک ئێوە یاپراختانە بێ بەڵێ لە پڕ کەمال ئەڵێ من ئەڕۆم
لە یاپراخەکەش وازام ناخوا و ئەبێ بە پێشمەرگە نەی خوارد یاپراخمە پێچاو لەگەڵ خاڵۆژن ناوتی ئەڕۆم وتم بۆ کوێ وتی وەڵا ڕۆم بۆ پێشمەرگایەتی وتم پێشمەرگایەتی چی وتی وەڵا ڕۆم مەمزای گەڵتەکە بۆ بازار ڕشتە چی یاپراخم لێ ناوتم ویستێتەوە کەچی هەر نەهاتەوە لەو بەروارەوە دوای چەند مانگ بینیت بەخوا بزانم 4 مانگ بوو دوای 4 مانگ ئەنجا بینی حتما تۆ چووی بۆ لای من چووم بۆ لای بۆ شاخی قوچکە دوو شەو مامەوە لەوێ ئەو کاتێک ئەوە چێتە دەرەوە لە دەی هەشتاکانە تۆ جەنابەت چیەکەیت وەڵام من هەر لە ماڵەوە بووم بەس هەر شەوی لە ماڵەکە خەوتم دوو مناڵم هەبوو ئەو کاتە گەورەکانمە برد بۆ ماڵی باوکم دوانەکەی تریشان لەگەڵ خۆمە شەوە ڕۆشتن و بانیانە هاتینەوە ماڵی خۆمان لە ترسا شەوانیان وەتان گرن بڕۆ باشە چۆن ئاوا ئیدارەتان کرد ئەو ماوە زۆرە وەڵی ئیدارەکەی چی وەڵا ئەترسین ئیتر زۆر جارم جوابی بۆ نردم ئەڕۆشتم لەگەڵ مامەستا مەلاعەلی سەلاجەخوا عافویکە لەگەڵ ئەو ئەیوب بڕۆ لەوێت چاوەڕێتەکە بەجێبێک ئەڕۆیشتم هەتا فستەقم بۆ برشتم بۆ بەرمامەسای پێشبەرگایەتی وا ناکرێم و گوناحە ئەو فێرە ئەم شتانە بخوا ئیتر زۆر شتم بۆ بردن چوون بۆ قارەمان بوو وابزانم بۆ شاخی قوچکە بوو چووم وەڵای تر چوون بۆ ئەوە بۆلایەن شتم بۆ بردو باشە بامە پرسیارێ بکەم زۆر جار بە سەراحەت بڵێم ژنان زۆر جار ناشکریەکەن تۆ خۆ ناشکر نەبووی بەوەی کە خێزانی مامۆستا کەمالی و ئەوی پێشبەرگەی و ڕۆژە لە شوێنێک و ینی بە جۆرە لە جۆرەکان گازندە لەوە دەرنەبڕیەوە بە حیاتی قەت جاش ڕۆژکان کە مامۆستا مەلاعەلی منی برد لەگەڵ خۆی بە پاس ڕۆیشتین دوو جیهازی شیامێ لە پاسەکە نەش وتی ئەمە جیهازە و هەڵی گرە چوینە زەڕایەن قواتخاسەکان وتیان دابەزن من جیهازەکانیشم پێ بوو ترایەتە کورسی زۆرم خوێن و ڕۆشتین چوینەکانی میل شەو تا ساعەک لەوێ ماینەوەی تر پیاەکە بوو وەزەم ناوی حاجە حمە بوو شەو ڕۆشتین بۆ دەوری کانی هەنجیر لەوێ ئەو بەیانە گەشتین ئەوێ و کەمانمان بینی هەڵۆی کوڕمتیان کاک سعد بەخێر بێوتیەوە کەی ناوی سعدە باوکی من ناوی کەمالە تمڕۆڵەوە پێڵێن سعد قارەمانی لێرە ئیتر گەشتینەوە نەگەشتین بە تۆپیان ناین تۆ باران کراین لەوێ ئیتر وڵاتنی و چوینە سۆڵە ئێوارەکەی لێش هەر بەر تۆ بیرای تۆ ئیشەڵا مجاهیدەی و خی گەورە ئیشەڵا پاداشت دەداتەوە لەسەری دەست خۆش بێ و خۆشسەری خۆش بێ ئەخوا بەخێر بێ سەر لەشتان ساغ بێ خۆشحاڵ بوو سەلامەت بنێ محەممەد ئەمڕۆ زۆر هین بوو ینی بێتاقەت بوو لەوەی کە نەیتوانی وەکو پێویست خشیدا بێنێ بەس پێم خۆش بوو مادام لە سەرەتای بەرنامەکە لەگەڵمان نبوو لە کۆتایی شار هەبێت سوپاس کاک محەممەد کە دڵسۆزی دوان هەندێک جار هاوکاری تەکردین لە بەرنامەکەیە بەڵ خۆشەویستان بۆ من زەحمەتێکی زۆرە لەوەی کە ئەم ماوەی فترەی ڕەمەزانە ئێواران لە خزمەت ئێوەی خۆشەویستا بووم لانی کەم ئێوارەیەک نا ئێوارەیەک هاتمەوە خزمەتی ئێوە و هەر جارێ لە گوندێک بوو و دیمەنێک یاخود ژیانی گوندێکم پیشانەیان بەڵام چی بکەینانی شتێک کە سەرەتا هەبوو حتمما کۆتاییشی دەبێ بۆیە خۆشەویستانم لێرە بەجێتان ئێڵین تاکو ڕەمەزانێکی تیکە ئەگەر عمر باقی بێ هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ